قورماڵ لانکەی مەزلومێتی کوردستانی عێراق. ئەمە ناونیشانی کتێبێکە کە سەربازێکی ئێرانی لەسەر کارەساتی کیمیابارانکردنی قورماڵ نووسیوێتی و ساتە تراژیدیەکانی لە دووتۆی کتێبەکەیدا تۆمار کردووە. ئەو سەربازە شاهێدی چەندین ڕووداوی شۆهێنەری ساتی کیمیابارانەکەی و کتێبەکەی بەڵگەیەکی مێژوویی و هاوپێچە بە چەندین وێنەی ساتی کیمیابارانەکە. لەگەڵ نزیکبوونەوە لە یادی 34 ساڵەی کیمیابارانکردنی هەڵەبجە، لەم ڕاپۆرتەدا لاپەڕەنهێنیەکانی پشت کیمیابارانکردنی شارەدەی خورماڵی سەر بە پارێزگای هەڵەبجە هەڵدەدەینەوە کە تا ئێستا باسی لێوە نەکراوە و خورماڵیش قوربانی گەورەی کیمیابارانەکەیە و نزیکەی 2000 کەسی تێدا شەهید بووە. ڕۆژەی ئازاری 1970 ڕژێمی بەعس لە ڕێگەی فڕۆکەوە پارێزگای هەڵەبجە و دەوروبەری بۆردومان کرد بە ئاچێکی کیمیایی. زیاتر لە 5000 هاوڵاتی شەهید بوون و بە هەزارانیش بریندار بوون، لە ناویاندا نزیکەی 2000یان شەهیدی خورماڵ و گوندەکانی دەوروبەری بوون. هەر لەو ڕۆژەدا شارەدەی خورماڵ و گوندەکانی دەوروبەری بە شێوەیەکی هەڕەمەکی و سەختتر لە هەڵەبجە بۆردومان کران. لەوانە سەنتەری شارەدەی خورماڵ و گوندەکانی نزیک شارەدیەکە، بەتایبەت ئەوانەی نزیک بوون لە چەمی زەڵمەوە، وەک بەردەمی ئەحمەداوە، ڕۆستەمبەگ، هانەی قوڵ، سەرچاوەی زەڵم. نەسرەتوڵڵا مەحموودزادە سەربازێکی سوپای ئێرانە و شاهێدی بینینی سەدان تیمەنی تراژیدی کیمیابارانکردن و شەهیدبوون و پەلەقاژەی پێشمەرگی دەیان کەسە و لە کتێبی بیرەوەریەکانیدا کە بە زمانی فارسی نووسیوێتی بە ناوی نەفسهای مەسمومی حەلەبجە لە بەشی دووەمی کتێبەکەدا بەم شێوەیە باسی کارەساتەکە دەکات و نووسیوێتی خورماڵ گەهوارەیە مەزلومێتی کوردستانی عێراق. خورماڵ لانکەی مەزلومێتی کوردستانی عێراق. سەرەتای هاتنمان بۆ خورماڵ بە ئەبڕینی شەقامی پێچاوپێچ و سەخت دەست پێ دەکات تا گەیشتینە شوێنێک پێی دەوترێت مڵەخورد. مڵەخورد ناوچەیەکی سنووریە و مەرزیشە لە نێوان ئێران و عێراق. نەسرەتوڵڵا باس لەوە دەکات کە لەگەڵ پێشمەرگە ڕێکەوتنیان هەبووە هەڵەبجە ئازاد بکەن، بۆیە سەرەتا دەبوو لە ناوچەکانی دەوروبەری هەڵەبجە دەست پێ بکەن. خورماڵیش ناوچەیەکی ستراتیژی بووە بۆ ئەوان و چەند کیلۆمەترێک لە ئێرانەوە دوور بووە. دەڵێت بۆیە بیرمان لە دروستکردنی ڕێگایە کردەوە بۆ ئەوەی ئۆتۆمبیل و تانکەکان زووتر بگەنە خورماڵ و هەڵەبجە، بۆ ئەوەش مڵەخوردمان هەڵبژارد. بۆ پێی هەڵکەوتەی جوگرافی خورماڵ گرنگ بووە بۆ دەست بە سەراگرتنی هەڵەبجە، بۆیە ئێران ناوچە شاخاویەکانی پشتی هەڵەبجە دەگرێت وەک مڵەخورد، هەروەها بوونی بارگای هێزە کوردیەکان لە کەڕەجاڵ. ئەمەش هۆکاری سەرەکی دەبێت بۆ بۆردومانکردنی خورماڵ و بە وتەی شایەت حاڵەکان کیمیابارانکردنی خورماڵ لەوەی هەڵەبجە تونتر و سەختتر بووە. ئەو سەربازە ئێرانیە لە کتێبەکەیدا دیمەنێکی تراژیدی دەیگەڕێتەوە و دەڵێت ئەوەی لەوێ بینیومە لە ژیانمدا نەمبینیوە. چوومە حەوشەی ماڵێکەوە، مناڵێکی تەمەن 4 ڕۆژە لە ناو بێشکەدا بە تەنیا جێما بوو، دەگریا، نەمدەزانی چی بکەم. سەیری خۆمم دەکرد مەمکم نەبوو شیری بدەمێ، نەمدەزانی چی بکەم، چۆن شیریان مەمکەمشەیەکی بۆ پەیدا بکەم. ئاخر ژیان چییە؟ من کارەساتی وا گەورە و وەحشیانەم نەدیوە قەت. لەو 5000 شەهیدی کیمیابارانکردنی هەڵەبجە 1730 شەهیدیان لە سنووری خورماڵ و هەوراماندا شەهید بوون. بە وتەی شایەت حاڵەکان ئەگەر ئاوی چەمی زەڵم نەبوایە، ژمارەی شەهیدەکان زۆر زیاتر دەبوون و باسییان لەوە کرد خەڵکی ناوچەکە بە درێژایی چەمی زەڵم لە دەواازەی خورماڵ بۆ سەرچاوی زەڵم ئەمبەر و ئەوبەری چەمەکەیان گرتبوو، زوو دەموچا و دەستیان دەشۆت. ئەمەش وای کرد قوربانیەکان کەمتر بن هەتا خۆیان گەیاندە ئێرە. ئەوانەی شایەت حاڵی زیندوون و تاڵاوی کیمیابارانەکەیان شەشتووە قوربانی دەستی ئەو تاوانن، بۆ ئەم ساڵ بەهۆی خراپی باری تەندروستیانەوە نەیانتوانیە بێنە بەر کامێرا و شاشەی تیڤیەکان باز لەو کارەساتە گەورەیە بکەن. دارانی کیمیابارانکردنی هەڵەبجە لە 34 ساڵی ڕابردوودا بەهۆی چارەسەر نەکردنی پێویست و پشتگوێخستنیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە هەر ساڵۆ کۆمەڵێکیان بەدەم ئازارەوە سەریان ناوەتەوە و ئەوانەشی ماونەتەوە بەدەم ئازارەوە دەتلێنەوە و ڕۆژەکانی تەمەنیان دەشمێرن. نفسهای مسموم حلبچه. وقتی این خاطرات رو می نوشتم خیلی بر من سخت گذشت. نمیدانم حال که شما قصد ورق زدن این صفحات غمگین جنگ را دارید چه حالی بهتون دست خواهد داد. به عنوان نویسنده و شاهد این واقعه خیلی هم شما رو تشویق به خواندن این کتاب نمی کنم. فروش 40,000 نسخه ای از این کتاب بیشتر در مناطق کردنشین بود. با وجود این درست نیست که چشمانمان را بر واقعیت ها ببندیم، زیرا در این صورت واقعیت‌های تلخ خود را بر ما تحمیل خواهند.